سڵاو بینەرانی بەڕێز لە بەرنامەی هزرە جیاوازەکان دێنەوە خزمەتتان لەم ئەڵقەیەدا دەمانەوێت تشک بخەینە سەر دەنگی ئۆپۆزیسیۆن و بە تایبەتی دەنگی ئیسلامیەکان لەم هەڵبژاردنەدا بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمان گوڵپی. مامۆستا بەخێر بیت. سڵاو سپاس مەمنون. ئەمە تشک بخێنە سەر ئەم هەڵبژاردنەی دوایی لە ڕووی فکری و سیاسیشەوە. ئەوەی کە ئێمە فێر بووین ناوی بنین ئۆپۆزیسیۆن یا معارەزە، هەرچەند من زۆر ئیمانم وانە چونکە حیزب ئەچێتە دەسەڵات و هێتە دەرەوە، یعنی ئۆپۆزیسیۆن هەوەیەک نییە بێ بە کەسێک بەرحەڵ پێت وایە دەنگی ئۆپۆزیسیۆن بە گشتی دابەزیوە؟ هۆکاری چییە؟ سپاس بۆ ئێوە. لە ڕاستیا من نامەوێت خۆم تەحلیل بکەم بۆ دابەزیوە یان دانەبەزیوە، بەڵام داتاکانی ڕابردوو و ئەو داتایانەی کە لای حیزبەکان خۆیان هەن و لای کۆمیسیۆن هەیە و بڵاو کراونەتەوە و ئەنجامی هەڵبژاردنەکان پێمانەڵێ ئۆپۆزیسیۆن بە گشتی لە باشەکشەیەکی تەواوایە و بە تایبەتەن لەم چوارچێوەیە بەرزیونزمێکی زۆری بەخۆیەوە بینی. باشە بمبورە بۆ بینەر وازح بێ. ئۆپۆزیسیۆن مەبەستم لە هێزەکانی دەرەوەی پارتیۆکێتیە کۆی هەمووی بۆ نمونە لە ڕابردووە لە 2010 بە دواوە بزوتنەوەی گۆڕان بۆ قۆناغێک بوو و دوای ئەوەنەوەی نوێژە لە چوارچێوەی حەزبەکانی دەرەوەی پارتیۆکێتیە لە ئێستاە هەڵوێست هاتووە. لە دەرەوەی ئیسلامیەکان دووسێ گۆڕانکاری هەبووە لە هێزەکانە، بەڵام ئیسلامیەکان بەجێگیری لە دەرەوەی پارتیوەکێتی بۆ نمونە لە چوارچێوەی ئۆپۆزیسیۆن باسمان کردوون بە تایبەتەن بە جیاش ئەکرێ لە بلۆکبەندیەک یا بۆ نمونە بە ئاراستەیەک جیان بکەنواتە پۆلێنکردنی تەنیا ئەوە نییە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لە نێو ئەمانی شاکرە ئیسلامیەکان بە جیا حساب بکرێن، چونکە لە ڕووی بیر و ئایدۆلۆژیا ئەمانەوە نزیکن لە یەک و ئەتوانین بڵێن لە یەک بازنەیان. زۆر باشە. مەبەست فەرمووی دابەزیوە وەکو داتا شتێکی وامان هەیە لە ڕاستیا ئەکرێ من بەراوردی نێوان 2010 بۆ 2025 کردو لە ڕووی زەمانەوە زەمانێکی زۆرە 15 ساڵە و لە ڕووی میکانزمی یاسای هەڵبژاردنیشەوە نزیکن لە یەکەوە، چونکە هەڵبژاردنەکان ترەنەزار بازنەی جیاواز گۆڕانکاری تیا دروستەکە، بەڵام ئەکرێ بڵێن ئەم مدەتە زەمەنیە لە ڕووی بەشداری هەڵبژاردنەوە لە ڕووی ئەوانەی کە بۆیانە بۆ دەنگ بدەن لە ڕووی کاتەوە زۆرە، ئەکرێ لە 15 ساڵ گرفتەکان دەستنیشان بکرێ و بۆ 15 ساڵ خاڵی ئیجابی و سلبی دەستنیشان بکرێ. بۆیە بۆ ئۆپۆزیسیۆن بە گشتی لە ماوەی 15 ساڵی ڕابردووە بۆ نمونە لە 2010 حزبەکانی دەرەوەی پارتیوەکێتی گۆڕان و ئیسلامیەکان 810,000 دەنگیان هێناوە لە کۆی 2,590,000 لە کۆی 2,590,000 کە بۆیان هەبووە دەنگ بدەن و ڕێژەی بۆ نمونە بەشداری دەنگدان لە 1974 بووە. پاشان لە 2000 ملیۆنێک و نزیک بە 300,000 دەنگدەر لە 2025 بەڵێ سەر و ملیۆنێک و 700,000 دەنگی داوە، بەڵام ئێنێ سەر لەم ژمارەیە 810,000 دەنگیان بەدەستێناوە بە دەرەوەی دەسەڵات بەگشتی. لە 2025 کۆی ئۆپۆزیسیۆن بۆ نمونە نەوەی نوێ لە حیزبەکانی دەرەوەیەکێتی و پارتە سابەکرێ ڕوتی هەڵوێست کە ڕوتێکی تازەیە 165,000 دەنگی هێناوە، ئیسلامیەکانیش پێکەوە 250,000 دەنگیان هێناوە. لەبەرەوە هەموو ئەم دەنگانەی دەرەوەی پارتیۆکێتی کۆ ئەەکەیتەوە ئەکاتە 570,000 دەنگ، واتە 570,000 دەنگیان هێناوە لە کۆی چەندێک لە کۆی 3,883,000 دەنگ، واتە لە 1,300,000 دەنگدەر زیاد بووە بۆ دەنگدان، واتە 1,300,000 دەنگدەر زیاتر لە 2010 ینی ئەساس بەم حسابە وەکو ژماری خۆیان 300,000 دەنگیان کەم کردووە. 290 شتێک تۆ بڵێ 300 بەس وەکو بەشداری بەڕێژە زیاتر لە 500,000 کەم کردو. بەڵێ ئەگەر نسبە و تەناسب وەرگرین ئەوە زیاتریان کەم کردو، بەڵام ئێمە ئەتوانین بڵێن مامەڵە لەگەڵ داتاکانی خۆیان بکەین 570,000 دەنگیان هێناوە لە کۆی 3,800,000 دەنگ. لەبەر ئەتوانین بڵێن نەک لە 2,500,000ەکەی ڕابردوو 300,000 کەم کردووە، بەس بیرمان نەچێ
لە ملیۆنێک و 300,000 دەنگدەر چووەتە سەر هەڵبژاردن واتەش تەمەنی شموری هەڵبژاردن ئەکا ئۆپۆزیسیۆن هیچ دەنگێکی نییە واتە دەنگەکانی بە ڕێژەیی هیچ بەرزبوونەوەیەکی بەخۆیەوە نەبینیوە وێڕای ئەوەی بەشداری هەڵبژاردن بەڵێ ڕێژەی زۆر دابەزیوە ئەتوانین بڵێن ڕێژەی دەنگدان ئەم هەڵبژاردنە لە 155 بۆ بەراورد بە ڕابردوو بەڵام ئەمە بۆ دەسەڵات ئەکرێ ئەو بەراوردە بکە بڵێ بۆ نمونە کورسیەکانمان ڕێژ بە بەراورد بەڵام بۆ ئۆپۆزیسیۆن ئەبێ بپرسێ لە خۆی ئێمە بۆچی نەبووینەتە هۆکاری ئەوەی خەڵک بچێتە زۆر باشە مامۆستا لەسەر ئۆپۆزیسیۆن ئێمە ئەزانین ئۆپۆزیسیۆن جا وەڵامی ئیسلامیەکان بەجیاوە ئێستا باسێکین ئیسلامیەکان و غێر ئیسلامیەکانمان هەیە غیر ئیسلامی ئەجوڵێت ینی بۆ نمونە گۆران هەر نەما هەر بەشداری نەکردم جارە مەسەڵەن هەڵ بەرەی گەل ئەوە هیچ نەوەی نوێ بەبێهێزی هاتوو لاواز بوو نەوەی نوێ بە هەمان شێوە مەسەڵەن هەڵوێست تازەیە بەڵام خۆ ئیسلامیەکان 40 ساڵ یعنی بەلایانی کەمەوە 35 ساڵە ئەگەر لەنەوە حسابی بکەین یا 34 ساڵە لەسەر ساحەکە هەن مەسەڵەن یەک گرتو لە 94 و ئیعلانی خۆی کردەوە کۆمەڵ لە 2001 کە بزوتنەوەش ئەتوانین هەر بخەینە سەر مێژۆکەی ئەویش 34 ساڵ لە ساحەکە هەیە پرسیارەکە ئەمە ئەوان دەنگەکانیان سابتە یاخود کەمی کردووە بە گشت هەردووشیان بێکەوە یان دەنگی ئیسلامی مەبەستمە بە کۆ دەنگی ئیسلامی بە کۆ هەر بە خێرایی باسی یەکگرتوو کۆمەڵ بەجیاکن بۆ نمونە یەکگرتوو لە 2010 لە کۆی 2 ملیۆن و 590,000 دەنگدەر 214,000 دەنگی هێناوە 2010 لە 2 ملیۆن و 590,000 دەنگ بە تقریبی بڵێن 2 ملیۆن 600 بەڵێ بەڵام لە 2025 لە 3 ملیۆن و 166,000 دەنگی واتە لە مدەتی 15 ساڵە یەکگرتووی ئیسلامی 47,000 دەنگ کەمی کردووە و لە ملیۆنێک و نزیک بە 300,000 دەنگدەریش هیچ ئیزافەیەکی بۆ دەنگەکانی خۆی نەکردووە واتە توانین بڵێن نەوەی تازە گەنجی تازە دەنگیان پێ لە ملیۆنێک و 300,000 دەنگدەر کە شمولی دەنگدانی کردووە کە تەمەنی هاتۆتە نێو کای ئینتیخابیەوە ئیزافەیەکی بۆ دەنگەکانی نەکردووە کەمیشی کردووە لە هەڵبژاردننی ڕابردوو زۆرتر کەمی کرد بوو لەم هەڵبژاردنە تقریبان چەند هەزارێکی خستۆتەوە سەر دەنگەکانی ئەمە یەکگرتووە بەڵام کۆمەڵی دادگەری تقریبان لە 2014 قۆناغێک دەنگەکانی چووەوە سەر و ساڵی 2010 بەڵام لە دوای ئەوە بەردەوام بەرەو داکشان هاتووە بۆ نمونە لە 2010 144,000 دەنگی هێناوە لە 2025 49,000 دەنگی هێناوە کۆتا هەڵبژاردن بەمەژ لە دوو کورسیەوە و گەشتە 3 کورسی لە 3 کورسیەوە ئێستا هاتۆتەوە سەر 1 کورسی ئەمە وەکو حزب جیاواز بەڵام پێکەوە لە 2010 لە 500 نزیک بە 2 ملیۆن و نزیک بە 600,000 دەنگدەر 358,000 دەنگیان هێناوە لە 2025 بە 3 ملیۆن و 883,000 کەس بۆی هەبووە بەشداری هەڵبژاردن بکە 215,000 دەنگیان هێناوە واتە لە ماوەی 15 ساڵە پێکەوە ئەگەر ئیسلامیەکان وەکو یەک بەرە تەماشا بکەین لە مدەتی 15 ساڵە 143,000 دەنگدەر کەمی کردووە و بەڕاستیش لە ملیۆنێک و 300,000 دەنگا دیسان نەگیزافیان نەکردووە بەڵکو لەو ملیۆن و 300,000 دەنگدەرە کە زیاد بۆ دەنگدان بۆ هەڵبژاردن بۆی هەبووە بەشداری بکە هیچ دەنگێکیان نییە و 143,000 یعنی بەڕاستی ئیسلامیەکانە بێت لەسەری بوەستن بێ قسەی جدیان بۆ بێ نابێ پاساوەکان بخەنە دەرەوەی خۆیان ئەکرێ لە ساسی پاساوەکان لە ساچلی پاساوەکان بۆ دەرەوە بێ کاکە نیوە بەنیوە بۆ دەرەبێ لە 150 پاساوەکانە بێ ئەسڵی خۆیان مامەستا با پرسیارێک کە بە لێرە بیکەم ئێستا ئەمە دوو ڕەوتمان هەیە ڕەوتی ئیخوانی با بڵین کە ئیخوان مسلمینە و یەکگرتوو نوێنەریەکە ڕەوتی کۆمەڵی ئیسلامی ئەکرێن بڵین ڕەوتی جیهادیە ئەتوانم وا ناوی بنێم بەێستا چەکدار نییە ئێمە بەڕاستی ڕەوتی یەکگرتوو لە دروستبوونیەوە هەتا ئێستا دیارە بە چ ئاراستەیەک ئینی کردووە و هیچ تێکەڵەیەک لە بیرکردنەوەی لە قوتابخانەکەیان نەبووە بۆ نمونە هیچ جیاوازیەکی ئەوتۆ بەڵام ئەکرێ بڵێ مەبەستم لەم پرسیارێک شتە لە کاتی بانگەشەی انتخاباتی هەستمانە کرد کۆمەڵ بەعزێک مەسەلەی جیهاد ئەگەڕایەوە بۆ ڕابردوو
لە ڕاستیا کۆمەڵی دادگەری کە لە ڕابردووە ئەکرێ بڵێن بە هەمان پاشخانەوە بە هەمان بیر و فکر و تێڕوانینی ڕابردووەوە و ئێستا ممارەسەی کاری سیاسی ئەکا تەنها ئەوەی کە تایە گۆڕاوە ئەوەیە کە چەکدار نیە ئێستا قۆناغی چەکداری بەجێهێشتووە قۆناغی چەکداری بەجێشتوە قۆناغی مەدەنی دەست پێ کردووە بەڵام ئێستش خۆی بە هەمان قوتابخانە ئەزانێ و بەڕاستی لە دیمانەکانە ئەبینین لەسەر هەمان منهەج و قوتابخانەی کە ئەکرێ بڵێن سەلەفی جیهادی ئەو ڕەوتە ئیسلامی نیشتیمانی کە لە شاخەوە هاتووە یعنی خۆیان دانەبڕیوە لەوە و بە هەمان نەمەت کاری سیاسی ئەەکەن و بەڕاستی کۆمەڵگەش هەروە تەماشاکە یعنی ئەکرێ بڵێن ئەو قوتابخانە لەکوێ دووڕیانی بۆ نمونە ئیخوان لە عێراقا دوولەت ئەبێ بەشێکی ئەبێتە جیهادی و هەنێجان ئەڵێن سەلەفی جیهادی لەو کاتەوە ئەم قوتابخانەیە جیابووەتەوە و هەتا ئێستا هەر بە هەمان ئاراستە مامۆستا با پرسیارێکی تر بکەم بەم شوێ هۆکارەکانی ئەم دابەزینە با بڵێن ئەکرێ بیکەین بە خودی و بابەتی ینی بەشێکی هۆکارەکان ئیسلامیەکان خۆیانن بەشێکی با بڵێن دەرەوەی ئیسلامیەکان وە زروفە سیاسەکە زروفە ئەو زروفە زاتیانە چین کەوای کردو دەنگی ئیسلامی لە کوردستانە با بڵێن دابەزێ لەم لە ڕاستیا من ئەمێ بڵێم ئیسلامیەکان خۆیان ئەبێ بێن ئەم پۆلێن بەندی بکە خەڵ بەڕێزت وەک چاودێرێکی ئەزانم بێن ئەم پۆلە بن ئێمە لە هەمان ڕوانگەوە کە بەڕاستی خۆشت بڵێ لەو چوارچێوەم یعنی لەو ژینگەیە قسە لەسەر ڕابردووی خۆمانەکەین یعنی من بەشێک نیم دەڕابڕاونی و بەڵێ قسە لەسەر شتێکەکەین کە تەمەنی گەنجی و ئەمانەمان تیا بەڕێ کردووە بۆیە هەم زۆر جار قسەی لەبارەوەکەن حەق بە خۆمان ئەدەین لەبرۆ من بۆ خۆم تا ئێستا دەنگم بۆ دەرەوەی یعنی ئەم ئاراستە ناڕەزایەتیە نەبووە ئەو ئاراستە نەبووە بەڵام ئەگەر بین هۆکارەکان بڵێن بۆ یەکگرتو کۆمەڵ جیاوازن لە هەندێک خاڵە هاوبەشن بەڵام لە هەندێک خاڵە جیاوازن قوتابخانەکەیان جیاوازە لەبەرەوە میکانیزمی تێڕوانینیان بۆ کاری سیاسی و حزبی جیاوازە لەبەرەوە بەڵام ئەکرێ کۆمەڵێک خاڵە بێ هاوبەشن من ئەڵێم ناین بین بڵێن ئیجابیاتی ئیسلامیەکان بۆ کۆمەلگە چییە ئەکرێ بۆ نمونە رێزێ کۆمەڵ دنیای ئیجابیاتی بەس کاتێکە نەخۆشە گەچێتە لای دکتۆر کە ئەچێتە لای دکتۆر ناڵێ دەستم باشە چاوم باشە گوێم باشە بیستێ جستم وا باش واوە ئەچێ یەکسەر ئەو شوێنەی پێ ئەڵێ کە ئازاری هەیە ئەو شوێنەی کەم و کورتی هەیە ئێمە ئەگەر ناین بەڕاستی لێرەی جابیاتیان زۆر ئیسلامیەکان بۆ کۆمەڵگە جابیاتی پەروەردەیی و کۆمەڵایەتی و ئاینی بەڵام لە ڕووی سیاسیەوە کەم و کورتیان هەیە هەر بۆیە خەڵک ئامادەیە منداڵەکانی بنێرێتە قوتابخانەکانیان بۆ نمونە خولە پەروەردەیەکانیان بەس ئامادە نیە دەنگیان باتێ خەڵک ئامادەیە پارەکانیان هەلاتی سیاسیان بڵێ متمانیان بۆ پارەی خەڵکەیە بۆ خێرخوازی بۆ کارخوازی بەڵام کەمترین متمانیان بۆ دەنگی خەڵک هەیە لەبەرەوە ئەمە بۆچی هۆکار زۆرن بەڕاستی بەشێک یەکێک ینی لەو هۆکارانەیە ئەوەیە کە ئیسلامیەکان نەیانتوانیوە بە دقیقی ممارەسەی کاری سیاسی بکەن مادام تۆ ڕاستە ئەمان هێزێکی ئاینین و باوەڕیان بە جیاکردنەوەی دین و دەوڵەت نییە باوەڕیان بەوە نییە حزب و سیاست و ئەمانە جیا بکەنەوە بەڵام ئەکرێت لە ناو کاری سیاسی خۆتا مامەڵێکی تەندروست بکەی لەگەڵیا مامەڵی تەندروستەوەیە تۆ مادام بەشداری هەڵبژاردن ئەەکەی کەواتە بەشداری کاری سیاسیت کردووە بێ سیاسیانە مامەڵە لەگەڵ هەڵبژاردن بکەیت تۆ ناکرێ مامەڵە لەگەڵ هەڵبژاردن وەک قیامەت بکەیت وانە بۆ نمونە تۆ ئەبێ هەر هێزێک ئەبێ دەست بەرێ بۆ ئەو چەکەی کە لەو ڕۆژا شەڕی پێەکە ئیسلامیەکان لە ماکەم تەرخە من لە ڕووی سیاسیەوە نەیانتوانیوە وەک سیاست مامەڵە لەگەڵ سیاست بکەن و بەڕاستی کەم و کورتیان هەیە ئەوێ ڕای ئەوەی ئەو جیاوازیە تەبەقیە لە نێوان ئیسلامیەکانە دروست بووە لە ڕاستی جیاوازی تەبەقی بۆ نمونە لە ڕابردووە کادیرانی ئیسلامیەکان خۆیان لە هەمان ژیان و گوزەرانی مامۆستاکانیان ئەبینی ئێستا بۆ بەشێکیان من پۆلێنیان ناکەمە بوویان بەڵام جیاوازیەکی زۆر ئەبینی لە نێوان ئەوانەی کە قیادەی ئیسلامیەکانەکەن و لەگەڵ ژیانی تاکەکانە ئەو جیاوازیت زۆر بووە ئەمە کاریگەری نەرێنی لەسەر دەنگدەرانی هەیە ینی بەڕاستی من هەموو جارێڵێم ناکرێتەوە بۆ ئەندامەکانت قیامەتت بوێ
بەڵام بۆ ژیانی خۆت ئەم دنیات خۆت ملیۆنێر خۆت من پێم وایە ئەو جیاوازیە کاریگەری هەیە وێڕای ئەوەی وەکو تاکیژە کاریگەری هەیە ینی وەکو تاگە بینین بەشێک لەوانەی کە نزیک بوونەتەوە لە دەسەڵات بەشێک لەوانەی کە چوونەتە پۆستی حکومی و ئەمانەوە بەڕاستی وەک چۆن ڕۆشتونەتە ناو پۆستە حکومیەکان ئەوان نەگەڕاونەتەوە بەشێکیان هەر نەگەڕامەوە بەشێکیان ڕاستە بەشێکیان بە تەندروست بە سەربەرزانە گەڕاونەتەوە بە پێوەری حزبی بە پێوەری ئاینی خۆیان بەڵام بەشێکیان یا هەر نەگەڕاونەتەوە سەر ڕێبازەکەی خۆیانیان بەشێکیان کە گەڕاونەوە بە جیاوازیەکی زۆری ژیان گەڕاونەوە لەو فاکتەرە بابەتیانەی کە زۆر جار باسیەکەن ئۆپۆزیسیۆن بەگشتی و ئیسلامیەکان بە تایبەتی ئەڵێن یەکێتی و پارتی پاران هەیە دەسەڵاتیان هەیە چەکیان هەیە جوگرافیان هەیە بۆیە ئەوان دەنگهێنن ئێمەش بۆیە دەنگنانین چونکە ئەوانەمان بەدەستەوەنی ئەمە لە ڕاستیا من پێم وایە بە ئەندازەی خۆی ئەبێ حەقی پێ بدەین ئەگەرنا نمونەی زۆرمان هەیە بۆ نمونە یعنی لە 2010 هەر بە نمونە وەرگین 2014 بە نمونە وەرگین یەکێتی و پارتی دەسەڵات هەر هەمان هێز و چەک و پارەی هەبوو ئەو کاتە شتێکی تریش هەبوو کۆمیسیۆنیش لە دەست کۆنتڕۆلی خۆی هەبوو کۆمیسیۆن خۆی هەڵبژاردنەکانی دارەدا 810,000 دەنگدەری ئۆپۆزیسیۆن هات دەنگیان پێدان یەکێتی خەریبانە بەڵێ نەگەرچکەتی بێنێ دەنگدەری ئۆپۆزیسیۆن بە تەنها گۆڕان خۆی یەکێتی بردەوە لە سنووری خۆیان جگە لەوە دەنگی ئیسلامیەکانی زیاتر بوون لەو لەبەرەوە ئەم پاساول ئەم منطقی دەنگدانی ڕابردوو ئەم پاساوەی لاواز کردووە واتە خەڵکی ناڕازی شەڕی چەک و پارە و دەسەڵاتی یەکێتی و پارتی کرد بۆ ئۆپۆزیسیۆن ئەوە ئۆپۆزیسیۆن بوو لە فیدباکە ئەنجامێکی ئیجابی نەدایەوە بە خەڵک ئەبێ ئۆپۆزیسیۆن بەو ئەمەلی نەیە بەڵێ ئەو ئەمەلەی کە خەڵک بە ئۆپۆزیسیۆنی هەبوو بەر پەرچەکردارەکەی ئەوە نەبوو کاتێک کە تۆ ئەچیتەوە حکومەتەوە بۆ نمونە لە چەند وەزیرێکتا بەشێکیان ئەسڵەن نەک وەک ئۆپۆزیسیۆن مامەڵە ناکەن وەزیرەکانی دەسەڵات باشتر مامەڵیان کردو لەوان کاتێک کە تۆ بەشداری حکومڕانیەکە و ناتوانانی هیچ زافەیەک وە بێ بۆ ئەم کۆمەڵگەیە ناتوانانی هیچ لێک لە بەڵێنەکان و جێبەجێ بکەیت دوو ئەگەرەیە من ناڵێم ئەمەی جێبەجێ نەکرا و خەتای ئۆپۆزیسیۆنە بەتەنها بەڵام توانی بەشداری نەکەی توانی بکشیتەوە ئەگەر پێت وایە بەڕاستی یەکێتی و پارتی ئەوەندە فشاریان هەیە ئەوەندە چەک و پارەی دەسەڵاتی هەیە بەشداری بژاردن مەکە بەڕاستی ینی تۆ مەچۆرە کایەکەوە کە ئەزانی دۆڕاوی تایە مادام ئەچیتە کایەکەوە ئەبێ کەرەستەکانی بەشداریکردنت ئامادە کرد بێ ئیسلامیەکان لە ماکەم تەرخە من ئەسڵەن خۆیان بۆ هەڵبژاردن ئامادە ناکەن وەچنە نێو هەڵبژاردنەوە میکانیزمەکانی چارەسەرکردنی خۆیان ڕێگاکانی چارەسەرکردنی گرفتەکانیان ناگرنە بەر و ئەچنە نێو کایی سیاسیەوە ئەمە بەشێک لە هۆکارەکان ئەبێ ئیسلامیەکان بیگرنە ئەستۆ و بڵێن بەڵێ ئەمە لەما کەم و کورتیمان هەبووە پێت وانییە ئەو سەلەفیەت بەگشتی و غير مثلا حركاتي حتى تصوف وانا زیندو کردنەوەی ئەوانە دیسانەوە گەمەیەکی تری دەسەڵاتە بۆ زائیفکردنی ئیسلامیەکان ئێستا سەلەفیەت بەقوەتە ینی سەلەفیەکانیش داوا لە خەڵکەکەن یا دەنگنێن یا دەگمن بە کەسێک کە ئیشی دنیایان بۆ بەڕێوا بە سەرنج بدە بۆ کایە دەنگە ناڕازیەکە بەگشتی دەسەڵات جۆرێ مامەڵی کردووە بۆ کایە ئیسلامیەکەش بە ئاراستەیەکتر مامەڵی کردووە بەڵێ ئەو جۆرە بۆ نمونە ئێستا زۆرتر سەلەفیەکان ئەوەندەی هێرشە کەنە سەر یەگرت و کۆمەڵ ئەوەندە هێرش ناکەنە سەر دەسەڵات ئەوەندەی کە ئەوانیان بە ئامانج کردو ئەوەندە دەسەڵاتیان بە ئامانج نەکردووە ئەمە جۆرێک لە مامەڵی دەسەڵات بەڵام لە ڕاستیە ئێستا لە نێوانی خۆشیان نێواندێکی دۆستانە نەبووە یعنی کایەی سیاسیە لە کایەی سیاسیە پێچەوانەی خیتابەکان مامەڵیان کردووە یەکگرت و کۆمەڵ هەمیشە باسی برایەتی و دۆستایەتی و ئەمانە ئەکەن وانە بەڵام کۆمەڵگە ئەمەی لێ نەبینیون واتە پەرچەکرداریان واتە لە ممارەسەکردنی سیاسەتە ئەمەی لێ نەبینون بۆ نمونە لەو قۆناغەی کۆمەڵ دەنگەکانی گەشەی کردووە یەکگرت و پاشەکشەی کردووە کۆمەڵ لە ڕاستیە لە کایە ئۆپۆزیسیۆنەکە براوە نەبووە لەو کاتا خۆی بە براوەزانیوە لە یەکگرتی بردوێتەوە پێچەوانەکەشی ڕاستە ئێستا بۆ نمونە بەشێک لە سەرکەوتنی یەکگرتو خۆهێنانەوەی کورسیەکانی خۆیەتی بە لە دەستدانی ژمارەیەک لە دەنگەکانی بەڵام سەرکەوتنی خۆی بەشێکی لە بردنەوەیەتی لە کۆمەڵ کە لە کات ئەمە تێڕوانینێکی هەڵەیە
ئەمە خەڵک ئەیبینە یعنی ئەمە اینجا دوای ئەوە لەکایە ئۆپۆسیۆنەکەیشتا بەڕاستی ئەوەندە دەستی دۆستایەتیان بۆ یەک درێژ کردووە بە تایبەت لە پەرلەمانی بەقا ئەوەن یعنی ئەو ناکۆکێ لە بینی پەرلەمانتارانی ناهەبووە زیاتر بووە لەو ناکۆکێ لە نێوان پەرلەمانتارانی ئەمان و دەسەڵاتە هەبووە ئەمە خەڵک بە بەکردداری ئەیبینێ ئەمە کاریگەری نێگەتیڤ جێڵێ لە سەریان بۆیە خراپترین شتێک بە ئۆپۆسیۆن بە ئیسلامیەکانەوە پێچەوانە بوونەوەی لەگەڵ خیتابی خۆ پێت وایە ئەم معارزەی ئەمە کە کەوت هەڵناستێتەوە سا مەسەرن پێت وایە کۆمەڵ بتوانێت هەستێتەوە یعنی من ئەوەی دیقەت ئەیەم مثلەن ئۆپۆزیسیۆن لە وڵاتانی تر حتا لە دوو گۆڵیشەکەی دۆڕێنە ڕەخنە لە خۆی ئەگرێ زان لە کوێ نوقسانمان هەبوو ئەو ڕەخنە لە خۆی ناگرێ دەیاڵەن دیزاین کراوە یاڵێ دوژمنانی دین وایان کرد پێت وایە ینی ئەتوانن هەستنەوە لە ڕاستیە یەکەمین هەنگاوی هەستانەوەی هەر هێزێکی سیاسی دانانە بەوەی کە بەشێک لە شکستەکە لە ئەستۆی خۆیەتی واتە هەر کاتێک تاوانەکان و یا نمونە کەم و کورتیەکان و بە عەلاگەی خۆتا هەڵواسی قابلی ئەوەیە تۆ گۆڕانکاری لە خۆتا بکەی زایدەن هەموو میکانیزمەکانی تر بەڵام ئەوەی یەکەم بوو دەبا پرسیارەکەش بەم شێوە لێ بکەم چونکە زۆر درەنگامەیەم پرسیارشکەم پێت وایە بڵین ئیسلامی خاستن کۆمەڵ و گویا گرتوش توانای بەردەوامیان نەبێ کامیان ئەتوانێت بەردەوام بێ و هەڵسێتەوە بە شێوەیە کە ئەمەلێک بێ بۆ خەڵک لە ڕاستیە هەردووکیان مقاوماتی مانەوەیان هەیە و مقاوماتی گەشەکردنیان هەیە بەڵام بە مەرجی بە خۆداچوونەوەی خۆیان بە مەرجی بۆ نمونە ئەبێ بۆ هەر قۆناغێکی سیاسی میکانیزمێکی سیاسی بۆ هەڵبژێرن واتە تۆ ناتوانانی بە عقلێتی نەوەدەکان بەشداری هەڵبژاردننی 2025 بکەیت ناتوانانی لە 2025 بە هەمان عقلەتی ئێستا بتەوێت لە هەڵبژاردنەکانی 2030 بیبیتەوە لەبەرەوە هەر هێز بە ئیسلامیەکان بەتایبەتن ئەگەر بە خۆداچوونەوەی جدی بکەن کادریان زۆرە ساحی دین ساحی ئاینی ساحێکی فراوانە بۆ کاری سیاسی بەڵام ئەمە ئەوان بەشێکێتین واتە چمکێکیان گرتووە هەر کاتێتوانیان بازنەکەیان فراوانکەن هەر کاتێتوانیان بازنەی کاری سیاسیان بازنەی عقلی سیاسیان بۆ کاری حزبی بگۆڕن و بەڕاستی کەمێکیش لە پۆپۆلیزم بوون دوور بکەونەوە ئەتوانن ببنەوە جێ هیوا بەڵام بەم نەمەتەی ئێستەوە هەر لە بازنەیەک ئاخولێنەوە یەکێکیانە بێتە چوارە یانە بێتە یەکیانە بێتەوە بەسێ ئەمە بێتەوە بە دوو لەبەرەوە 15 ساڵی ڕابردوو ئەمەی پێوتوین پێچەوانەی ئەمە تەحلیلە من تا ئێستا مامەڵم لەگەڵ بەرکەوتەی واقعا کردووە داتاکان ناکردووە داهاتوش لە چوارچەوەی ڕابردووە ئەبێ ببینین کەی ئەبێ ئەم تێڕوانە بگۆڕین کاتە ئەبینین هێزێک بەخۆیاچێتەوە ئەم قۆناغە یەکگرتو خۆی بەبراوە ئەزانێت لەبەرچی لەبەرەوەی چەند هەزار دەنگێک هێناوەتەوە نەگەشتەوە بە ڕابردووی بۆ نمونە لە کوردستان خۆی بە سەرکەوتوو زانی لەبەری پێنجی کرد بە حەوت لە کاتێکا 10 ساڵ بەر لە ئێستا یەکگرتو دە پەرلەمانتاری کوردستانی هەبووە ئەبێ پێت وابێ هێشتا هەردۆڕاوی بۆی بگەیتەوە 11 تۆ بە 11 براوی بە 12 براوی بە 13 براوی نەک بەهێنانەوەی کورچەکانی ڕابردووت واتە تۆ نەتوانیوە گەشە بکەیت تەنیا توانیوتە بەشێک لە دەنگە دۆڕاوەکانت بهێنیتەوە بۆیە ئیسلامیەکان بە خۆداچوونەوەی جدی بە خۆداچوونەوەی سیاسی لە هەندێک قۆناغا کەوتونەتە ژێر کاریگەری هێزی ترەوە زیانیان پێگەیاندووە واتە خەریک بووە خیتابی خۆیان لە دەست بدەن لە پێناو خیتابێکی ترا لە کاتێکا بێ بیر بکەنەوە ئەوان بۆیە دەنگ دەریان هەیە هی خۆیان خیتابەکەیان خۆیان بن واتە خیتابیان تەمسیلی نوێنەراتی خۆیان بکە کە تەمسیلی نوێنەراتی هێزێکی تر و کرد خەڵگە دەنگ بەوەدا بۆچی بە تۆ ئێدا تۆ چوتە سەر خیتابی ئەو خەڵگە چێت دەنگ بە خیتابەکەی ئەوەدا کە خیتابە ڕسمیەکەیە تۆ بێت نوێنەراتی خیتابی خۆت بکەی متمانەوە لە ڕوانگەی خیتابی خۆتەوە دروستکەی نەک بچیتە سەر خیتابی خەڵک بۆیە من پێم وایە میکانیزمی ئێستانەوە بۆ نمونە دوورکەوتنەوە لە پۆپۆلیستی پێداچوونەوەی خۆیان پێداچوونەوەی حزبی پێداچوونەوەی دانان بە هەندێک هەڵەی ڕابردووە بەڕاستی لە قۆناغی ڕابردووە خەڵک نەیزانیوە بەڕاستی ئەمانە ئۆپۆسیۆنن یا لە دەسەڵاتان تۆ ئەچیتە دەسەڵات مامەڵەی ئۆپۆسیۆن بوونەکەی لە ئۆپۆسیۆنیشان لە هەندێک وێستگا مامەڵەی دەسەڵاتیان کردووە تۆ بەشداری حکومڕانی نیت لەگەڵ سەرۆکێرم ئەوەستی پێشوازی لە وەفتەکەی تۆ بەشێک نیت لەم حکومڕانیە لەبەرەوە چوونە دەسەڵاتیان میکانیزمێکی هەڵە بووە ئۆپۆسیۆن بوونیشیان هەندێک هەڵە و کەموکورتیتیا بووە کەی توانیان بەخۆیان نابچنەوە توان گەشە بکەنینا بەم میکانیزمەی ئێستا گرتویانەتە بەر بەم جۆرەی کە ئەسڵەن ڕوبەڕووی ڕەخنەی خەڵکی دڵسۆز دەبنەوە تۆ بێی قبول نەبێ ڕەخنە و لێ بگیرێ ناتوانانی بگۆڕی بەم میکانیزمە چاوەڕێی گەشیان لێ ناکرێت زۆر سپاس بۆیەوە دەستان خۆش زۆر سپاس
بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیینە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا ئەڵلقەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ.